قەت هاتووە بڵێم کتێبە بخوێنڕۆم کتێبایی نییە یام کەناڵە هەیە متابعیکە نەیخنە سەرەوە کەناڵە مەکتەبەیەکی بۆ دروست کردوون وەکو پێویست لە ماڵەوە کتێبی بۆ کڕیون لەگەڵ قۆناغەکانی ژیانیان تا فێری خوێندنەوە بن و تا تۆزە سەقافەت بۆ خۆیان دروستکە یا بەشداریان پێ ناکات لە بۆنە کۆمەڵایەتیەکانە نە شادیە و نە سەیرانە بە تاقی دەنیا کوێ بوون لەو ماڵە نە ئایان باتە ناو کۆڕ و کۆمەڵەوە دانیشتنەکانەوە تا تۆزە فێری ئوسوڵ و ئاداب بن یا ئاواتیەوەی بیباتە قوتابخانەی نمونەیی تایبەدەمە قوتابخانەی ئەمریکیە و بەریتانیە و قوتابخانەی فەڕەنسیە هیتۆی بێ بۆ کوێ پەروەردەیکەن بەقورب خۆ بیر کردم بۆ کوێ بۆ قوتابخانە ناوی چییە یاخود وەکو پێویست هەر فڕیایە مەکتەبەوەی تر کاکە لەگەڵ مامۆستایە هاوڕایە بڕوا بزانێ لە کاکە ئەم مناڵەت کە بە کورتیەکانی چییە با بە هەردوو لامانەوە چارەسەریکەین پەروەردەیکەین یا سعی پێ ناکا یا هەر بە خەیاڵیان لە کاکە ناخوێنی خۆ حافیزی حراوە بەس